حکوومەتی ژاپۆن سیستمێکی بەرگری بە چەند چینێکی جیاواز دروست کردووە لە نێویشیاندا دیواری سەر کەناراوەکان. دوای سونامەکەی 2011 حکوومەتی ژاپۆن 12 ملیارد دلاری ئەمریکی تەرخان کرد بۆ ئەوەی کە دیوار لەسەر کەناراوەکانی ژاپۆن دروست کا بۆی لە ئەگەری ڕوودانی سونامی دیکەدا بتوانێت کە پارێزگاری لە هاوڵاتیانی ناوچەکە بکات. پێشتریش ژاپۆن دیواری هەبوو، بەڵام دیوارەکان نزمتر بوون. ئەم جارە ئەو دیوارانەی کە ژاپۆن دروستی کردووە 400 کیلۆمەتر دیواری دروست کردووە بە نزیکەی 12 بۆ 15 مەتر بەرزن و بنکەکانیشیان بە تایبەت لە ژێر زەویەوە نزیکەی 25 مەتر پانە بۆ ئەوەی کە زەوی لەرزە نەیڕوخێنێ. سیستمی بەرگری ژاپۆن لە سونامی بە کۆمەڵێک میکانیزمی بەرگری ڕێکخراوە. سەرەتا بە بەرد لە نێو دەریادا و دواتر بە دیوار و دوای دیواریش بە هەندێدار و دوای ئەویش بە کەناڵی ئاو و دواتر بە کۆمەڵێک داری دیکە و دواتریش بە بەرزکردنەوەی ڕێگەی هاتوچۆ و بە دانانی شوێنی بەرز بۆ خۆپارێزی هاوڵاتیان و دانانی سیستمی ئاگدارکردنەوەی هاوڵاتیان و دوورخستنەوەی خانووەکان لە کەناراوەکان و دروستکردنی خانوو لە شوێنە بەرزەکان.